پاڵپشتی پەرلەمانی کوردستانمان وەرگرت بۆ هەموو ئەو هەنگاوانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا ناویەتی و تایبەت بە ڕێککەوتنی شنگار پشتگیری پەرلەمانی کوردستانمان وەرگرت و دەستخۆشیان کرد. هێشتان نەکەوتۆتە بواری جێبەجێکردن، بەڵام ئێمە ئومێدمان هەیە کە لەگەڵ نوێنەری نەتەوە یەکگرتوەکان و لەگەڵ لایەنی عێراقی لە نێزیکترین دەرفەتدا کۆبوونەوەمان دەبێت بۆ ئەوەی میکانیزمێک دابنین بۆ جێبەجێکردن و هەروە خشتەیەک بۆ جێبەجێکردنی بڕ. ئەوەی کە ناڕازیە دیارە دژی بەرژەوەندەکانی خەڵکی شنگارە، دژی بەرژەوەندەکانی خەڵکی ئێزدیە، دژی ئەوەیە کە ئەو نەهامەتی و ئەو ناخۆشیانەی ڕوبەڕووی ئێزدیەکان بۆتەوە و هەر ئەوانن کە هۆکاری سەرەکینە کە ئارامی و سەقامگیری ناگەڕێتەوە شنگار و بەشی هەرە زۆری خەڵکی شنگار لە هەرێمی کوردستان ئاوارەنە. ئەمانە هەموویان پاڵپشتی ئەو ڕێککەوتنن و تەواوی خەڵکی ڕەسەنی شنگار پاڵپشتی ئەو ڕێککەوتنەیە. هەندێک دەنگی نەشاز هەیە کە بۆ بەرژەوەندی هەندێک لایەنی ناوخۆیی و دەرەکی ناڕەزایەتی خۆیان دەربڕی.